باش خۆشەویستان بینەرانی خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە جارێکتر لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی مایکی خەڵکە بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەت وەکەوەی کە دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەسەر برشتینی شیروان بارزانی سەرۆکی حکوومەت کۆبووە و لە کۆبوونەوەی ژمارە 15دا بڕیار درا کە لیژنەی باڵا پێک بهێنرێ بۆ بەدواداچوون و کێشەی زەویزار بە تایبەتی کێشەکانی زەوی کشت و کاڵ و هەروە پلان دابڕێژرێ بۆ زەوی کشت و کاڵی و هەروەها چەندین کێشەی تر کە پەیوەندی بە زەویزارەوە هەیە لە کوردستانە کە وەک هەمومان دەزانین ڕۆژانە گردبوونەوەی ناڕازیبوون و چەندین وڵاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناڕازین لەسەر شێوازی دابەشکردنی زەویزار هەروە ئەو زەویانەی کە بەکاردەهێنرێت بۆ خانووی نیشتە جێبوون هەروەها بۆ چاندن و چەندین مەبەستی تر لێرەدا ئەوەی ئێمە مەبەستمانە ئاماژە بۆ بدەین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکی هەیە بۆ ئەو زەویانەی کە تا ئێستا دابەش نەکراونیان بۆ ئەوانەی کە دابەش کراون چەندین ماوەیەک پێش ئێستا ڕۆشنبیرێک پێی وتم کە چەند ساڵە ناوی هاتووتەوە کە زەوی وەربگرێت تا ئێستا وەری نەگرتووە بەڵام کارمەند هەیە خۆت فەرمانبەری حکوومەت هەیە 2 تا 3 تا 4 پارچە زەوی وەرگرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەو ڕۆشنبیر و چالاکانی مەدەنی دەڵێن چەندین پلانیاندا ڕشتووە بۆ بەدواداچوون بۆ ئەو کەسانەی کە لە پارچەیەک زەوی زیاتر وەری گرتووە یان ئەوانەی کە وەریان گرتووە خانووی تری هەبووە یاخۆت چ پلانێک هەیە بۆ دابشکردنی زەوی بە شێوەیەکی گشتی لە بەرەوەی زەوی بە پێی ئەوە دابەشەکرێت کە ئەو کابرەی کە زەوی پێ دەدرێت دەبێ خانووی نەبێ یان شوێن یەکەی نەشتێوە جێبوونی نەبێ یاخۆت مولکێکی تری بەناوە نەبێ ئەمانە تا چەند لە بەرچاو گیراون ئێمە دەمانەوەی لە ڕێی ئەو تەلەفۆنانەی کە لەسەر شاشە نووسراون و ڕێی فەیسبوک تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و نامەکانتان و پەیامەکانتان بە ئێمە بگەینون بۆ لانی پەیوەندیدار بۆ ئەوەی هەمومان پێکەوە ئەو کێشانە بخەینە بەر لانی پەیوەندیدار هەروە بزانین تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی تەواوەتیدا ڕشتووە بۆ چارەسەرکردنی کێشەی زەوی لەبەرەوەی خۆمان نەزانین کە لە ماوەی ڕابردوودا لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستاندا زەوی کێشەی زەوی کێشەی کۆمەڵاتیش بەدووەوە بۆەوەی کە بەهۆی کێشەی زەوی لە لادێکانە لە شار و شارشکەکانە لە ناحیەکانە کێشە لە نێوان هاوڵاتیانە ڕووی داوە کارەساتی دڵتەزێنی بەدووە بۆ چەندین کەس گیانیان لە دەستداوە بەهۆی کێشەی زەویزارەوە ئەمانە هەمووی خەتاباری سەرەکی کێیە چارەسەری کێیە ئەگەری کێیە ئێمە لێرە چاوەڕێی تەلەفۆنەکانی ئێوەم بۆ ئەوەی ئێوەش تیش بخەنە سەر ئەو کێشانەی کە لە ناوچەکانی ئێوە هەیە ئێوەی بینەر کە ئێستا بینەری بەرنامەکەن و ئەو تەوەرەتان لە بەردەستدا بۆ ئەوەی پێکەوە گفتوگۆی لەسەر بکەن بەڵام هیوادارن بە شێوەیەکی منتیقیانە بتوانین باس لەسەر گیر و گرفتەکانی کێشەی زەویزار بکەن لە هەرێمی کوردستان لەبەرەوەی وەکو دیار کە لەم ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوەکە ئەوانەی ناویان گەڕاوەتەوە زەوی پێ بدرێتن ئەبێ زەویەکانیان وەرگرن هەروە چەندین پلانی تریش بەڵێ کاک هەکار وەرەگرین لە هەولێرەوە کاک هەکار ئەم کاتەوە باش ئەم کاتت باش هەموو کاتێک باش کاگەکار فەرموو ڕێز من یەک دوو ڕەخنەم هەیە لەسەر تەوەرەکە قسەم ناکەم ئەگەر ڕێگەم پێ بدەیت لەسەر چی؟ یەک دوو ڕەخنەم لە کەناڵی ئێوە هەیە بەڵێ فەرموو ئێوە ئەو کەسانێک کە پەیوەندیتان پێوە دەکەن ئەوانەی کە قسە و جوێن لە ماڵە بارزانی دەبن ئێوە کاگەکار جارێ هێشتا بیسمیللا تۆ یەکەم پەیوەندی تەلەفۆنەکەی هیچ کەس باسی ئەوەی نەکردووە ڕۆژانی ڕابردوو جیایە کاگەکارگیان ئێمە وتمان تەوەری بەرنامە کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەتە تکایە زۆر سپاس بۆ پەیوەندێکات هیوادارن لە چوارچەوەی بەرنامەکە دەرنەچین و ئێمە مەجالمانداوە پێیوە ڕەخنە بگری بەڵام هێشتا بیسمیللا تۆ یەکەم پەیوەندی کەسی چی نەوتووە لە ڕۆژانی ڕابردووە ڕۆشتووە ئەمە ڕۆژێکی نوێژین ئاڵێخان لە سلێمانیم کاتۆ باش زۆر سپاس فەرموو ئاڵێخان لەبارەی تۆرەکەی ئەمڕۆتانەوە بەڕاستی کێشەی زەویزار زۆرە تۆ سێرەکەی کەسانێکی وا هەیە کە یەک پارچە زەویان هەیە و کەسانێکی کەش هەیە لە داوایرەکانی حکوومەتە دووسێ زەویان وەرگرتووە کە ئەمەش ناقانونیەکی زۆری پێوە دیارە چونکە پێویستە حکوومەتی هەرێم بە دوواداچوونی هەبێت بۆ ئەو کەسانە و دوێ ئەوەش زۆربەی
زەویەکان باوەڕکە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە دەستی بەسەرا گیراوە هیچ کەسێک نییە کە لیان بپرسێتەوە یاخود شوێنە خزمەت گوزاریەکان سێرەکەی هەمووی ئەچیتە هەر باخچەیەک یاخود ئەچیتە هەر شوێنێکی خزمەت گوزاری ئەڵێن ئەوە هی فڵان مەسوولە ئەو هی فیسار مەسوولە هیوادار هیچ کەسێک لە پارچەیەک زەوی زیاتر هیچ شتێکیکەی بەناوە نەبێت بۆ ئەوەی کە مافی کەسانی تر بێبەش نەبێت لەو پارچە زەویانە هەچ کەسە و کە خزمەتی وڵاتەکە پێویستە حکوومەتیش بە شێوەیەکی باش پاداشتی ئەو کەسانە باتەوە هیوادارم بە دووادا چوونی بۆ بکرێت چونکە ماوەیەک پێش ئێستاش لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەوە بڵاو کرایەوە کە هەچ شوێنێک با بڵێن بە حیزبی بوو بێت لیان ئەسێنرێتەوە بەڵام پێم وایە هیچ کارێک بۆ ئەمان نەکرا هیوادارم کاری لەسەر بکرێت هەر قسە نەبێت بە کردارەوە ئیشەکان جێبەجێ بکرێت بەڵێ ئاڵێ خان لە سلێمانی سوپاس بۆ پەیوەندیەکەت باوان لە دەربەندیخانەوە لەگەڵمانە ئەم کاتەوە باش باوە ئەم کاتەوە شەدەڕێ زۆر سوپاس بەڵێ چاوەکەمی دەستخۆشیتان یەکەم بەنامەکەتان بەڕاستی بەنامەیەکی جوانە سوپاس تاوان بەنامەکە لەسەر زەویزارە وایە کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەت بەڵێ جەنابەت چی هەیە ئەتوانی بێڵێ فەرموو گیانە وەڵی مەسەلەی زەویزار حکوومەتی هەرێم لە هەموو شتێک بڵێم ئیشێکی باشی نیە هەمووی ساقەتە بەڵێ ئیشە باشەکان بەڕای تو چی کراوە چی نەکراوە ئێمە باسی ئەوەکەین کە کێشەی زەویزار جەنابەت ئەمەوێت جارێ ئەوە دێ بپرسم ئایا جەنابەت فەرمانبەری نەوەڵە بەڵێ هیچ کەسێکە بووە لە دەوروبەرت کە لە زەویەک زیاتر وەریگرتە بێ یاخۆت کێشەی زەویزاری هەبێتن بۆ ماوەی چەندین ساڵە لەسەر زەویەک خانوو هەبێت و بەسەر ناوتەوە نەبێت تاپۆ نەبێ وەڵی من خۆم ئەوە بڵم ماڵتم هەفتایە حتا هۆێساگە لەم هەرێمی کوردستانە بۆ منەوەکو خۆم نە لە عەز نە لە موجە هیچ ینی هیچ دەستکەوتێک یا هیچ خزمەت گوزاری وەکو شخصی خۆم لەم حکوومەتەوە نەبینی نە بۆ خۆم نە بۆ عایلەکەم نەوەندوەدەیە کەسیژەیە لە شاری دەربەنیخانە سێخانوو و چوارخانووی وەرگرتەوە هەمی بەلاکۆڵان بەڵێ جەنابەت چ کارەی کاک باوان وەڵایی بڵم کە کاس بکارم تەقریبی بڵم دەوری ماوەیەکەوە بوو لە بۆنەی شەڕێناوخۆ بەدەزانی وەزەی کوردستانی و سەفەری ئەوروپا کردەوە تەقریبی 2 ساڵە بۆ 2 ساڵەشی گەڕامەتەوە بەڵێ بەپێی ئەوەی کە ئەوانەی لە ئەوروپا دەگەڕێنەوە هاوکاریان دەکرێت ئایا تۆ هیچ پارچە زەویەکیت وەرنەگرتووە یاخود لەو پلانە و بڕیارانەی کە دراوە 1 دیناری تەبع بەڵێ کاک باوان لە دەربەندیخان سوپاس بۆ پەیوەندیەکەت هەنگاو لە هەولێرەوە لەگەڵمانام کاتەوە باش زۆر سپاس سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاس بێ زەحمەت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بەوەی بەباشی گوێمان لە سەوتی جەنابە بێ باشە دەستخۆش قوربان سەرەتا بۆ بەرنامەکەت بەڕاستی تەوەرەی زۆر جوانە لە جێی خۆیتی بەنسبەت زەوی ئەسڵەن لە کوردستانە هیچ چارەسەر ناکرێت کێشەیە کە بۆ کێشەی زۆر قۆڵە بەنسبەت زەوی پشت و کاڵەکان سەیری دەوروبەری شارەکان بکە سەیرەکەی لە دەوروبەری شارەکان هەرچار مەسوول و کار بەدەستی هەرێمی کوردستانەیە هەمووی سەدان دۆرمی داگیر کردێ لەو خۆی مەزرعەتی تێدا کردێ و عەدیق حیواناتی لەناو دروست کردێ ئەوە بەنسبەت کێشەی زەویزاری بەنسبەت کێشەی نیشتە جێبوون سەیر کە ئیلانێکی زۆر سەیر هەیە لە کوردستان یانی جێگەی پێکەنینە لەگەڵ ڕێزم بۆ کار بەدەستبان تەماشاکەی شارەکان بەنای چەندەها دۆرمی خەڵکی کوردستانیان داگیر کردیا دایتیانە کۆمپانیەکان لە ئەسڵی خۆیان تەماشاکە لەناو کۆمپانیەکان سەتا پەنجای خەڵکی هەرێمی کوردستان سودمەنی هەموو خوارەوەی عێراقی هەموو خوارەوەی عێراقە بەڕاستین بەڵێ بەنسبەت ئەوەش زۆر سەیرەتە لە هەولێر شەخصێ دوو کردو عازی وەزەتی من باکوم سارە بە بەڵگەل و دێنم لە شاری هەولێر مۆزەفا ئەسس لە ئەتا ئێستا سودمەندی زەوی نەبوو بە عەقەد لەبەر ئەوەی لە عساری 1982 لە شەڕ عێراق و ئێران ئەسیر و عاردەکمان وەزیرخانەکەوان فرۆشتەوە ئێستا لە 2006 کتابەکە لەکەن ئیمزای سەریدا خاجانی لەسەرا بە هەموو عەقال نەگوەری دەگرێتە ئێستا وەرشی نەگرتەوە پێش دەڵێن کاکە جان سیوال و دنیا شخصی شێلۆ دێنن بە هەموو بەڵگەوکە دوو عەزی وەزیرتیان بەڵێ زۆر سپاس کاک هەنگاو لە هەولێرە سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە کەرکووک ئێوارە باش هەموو کاتێکت باش و ئێوارەی توش باش بەڕێزی کاک محەممەد گیان فەرموو جەنابەت فەرمانبەری حکوومەتی ئایا
هیچ زەویەکیت وەرگرتووە یاخود بڕیارێک هاتووە کە زەویت پێ بدرێت تا ئێستا وەرنەگرت بێ فەرموو. من پێشمەرگەم بەڵێ 20 ساڵە پێشمەرگەم لەناو پارتی تا ئێستا زەویم وەرنەگرتووە بەڵام زۆر پێشمەرگەی زێرەڤانی هەیە زۆر کەس لە زێرەڤانی وەریگرتووە لە کرێچی وەریگرتووە هەموو ئامر فەوجەکان خانیان لە کەس نەزان وەرگرتووە زەویشیان وەرگرتووە من ئەڵێم قەینا ئەوانە یەکی یەک پارچە زەویان وەرگرتووە مافی خۆیانە حەقی پێشمەرگایەتیان بێ ئامر فەوج بن بەڵام ئەو پارچە زەویەی زیادە وەریان گرتووە با حکومەت لیان وەرگێتەوە بیداتەوە بەو خەڵکانی کە وەریان نەگرتووە. یعنی ئەم شتە کراوە ئەمە شتێکی زۆر ناحەقیە ئێستا ئێمە خەڵکێکی زۆرین ئەلئەساس زەویمان بدەنێ و ناومان دەرچووە لە فەرماندەیەکان هەموو شتێک على ناوەکان لای فایقە ڕەشەڕای گرتووە و نامانداتی یعنی ئێمە هیچ سوودمەندێک نەبووینە حەقی خۆشمانە بەڵام ئەو خەڵکانەش نییە دووبارە و سێبارە وەریان گرتووە و لێشیان ناسەنەوە یعنی ئەوە کەی قانونە ئەوە کەی ڕەوایە یعنی حەقی ئەو خەڵکی تریان خواردووە من داوا ئەکەم لە ئێوە یعنی بەرنامەیە بکەن ئەو خەڵکانەی دووزەییان وەرگرتووە لەسەریان تاپۆنەکەن بیگەڕێنەوە بۆ ئەو خەڵکی کە وەری نەگرتووە کە سوودمەند نەبووە. بەڵێ هیوادارن لانی بەرپرسیاریش گوێ لە دەنگی جەناب بگرن کاک محەممەد لە کەرکووکەوە سوپاس بۆ پەیوەندێکت باوکی یار لە سلێمانیام کاتەوە باش ئەم کاتە بەر بەڕێزم هەموو کاتێکت باش زۆر سپاس بەنسبەت ئێمەوە وەکو خەڵکی سلێمانی من وەکو کەسێکم کرێچیم حالێن خۆم عەرزێکم کردووە لە قولەرەیسی بەڵێ بەنسبەت قولەرەیسیەوە ئەوە بۆ حملەیە کرا خانوویەکی زۆری تیا دروست کراوە کۆمەڵی عەرزی زۆری تیامەوە ئێستا نە ئێڵە مەعامەلەی پێوەکە نە ئێڵێ خانووی تیا دروست کرێ نە ئێڵێ هیچ یعنی تەنانەت بلۆکی دانی بە یەکسەر ئەگەنە سەر ئیتر نازانم ئەمە بۆچی یەکلایی ناکرێتەوە قەرار وا بوو لە ئەنجومەنی وەزیرانەوە خەریتەکان بردووە بۆ ئەنجومەنی وەزیران لە شارەوانی و یعنی ئەبووە 15 نۆ یەکلای کراوە بوو هاتەوە 15 دەشت هیچ وەڵامێک نییە یعنی کەس نازانێت بەنسبەت کابرا خانوویەکی قاتێکی دروست کردووە ئەڵە بڕۆ دوو قاتێکی لەسەرکە تۆ لە عەرزەکەی من لە خەریتایە لە سنووری دیەکایە نایڵە بە هیچ نوع تەداخل کێت و بلۆکێ دانێت یعنی هیچ کەس نازانە من هەر کەسێک هەڵەسێ ئەبێ بە حکومەتێ لە حاسی ئەو زەویانەیە. بەڵێ باوکیە یار لە سلێمانیەوە سوپاس بۆ پەیوەندێکات دڵدار لە بەحەرکە ئێوارە باش ئێوارە باشتر بەڵێ کاک دڵدار زۆر سپاس فەرموو ڕاستی سبارەت بە کێشەی زەویزار ڕاستی یعنی کێشەی زۆرە بەڵێ پێم وا بێ کاک دڵدار لە لای بەحەرکە چەند ڕۆژێک پێش ئێستا هەندێک زەوی کە پرۆژەی لەسەر دروست کراوە دواتر قەرەبوویەکی وانەکراتەوە بە پێ وتەی ئەو هاوڵاتیانی کە گڕبوونەوەیان ئەنجامدا بوو چەندین کێشەیەکی لێپەی بوو ئێستا دەمانەوەی بویستین ئایا کێشەی بەحەرکە چارەسەر بووە یاخۆ هێشتان ماوە ئەو کێشانەی کە لەسەر زەویزار ڕۆیاندا بوو؟ وەڵاهی کاک دڵدار بڕاستی هەنی هەر کێشە زۆربەی ماڵە بەس بین چارەسەر بیت ئەش نەدەکە چارەسەر بیتیان بەس کێشەیەکی دی هەر کۆمەلگا بەحەرکێ بەڵێ يعني زۆربەی کەس خۆ ناسن يعني چازا پێنجا عەرزی وەرگرتێت ڕاستی يعني من بخۆ بەویستێک وەرنەگرتیە بەڵێ ئەو بخۆت تو چ شۆلکای یانجی ئەوێت وەرگرتە چ شۆلت کرد؟ خۆ ماسەب خۆش پێشمەرگەمە بەڵام ئەو کەسی وەرگرتێن پێشمەرگەشی وەرگرن بەڵێ نزا وەستە کاریە و کەڕاکردی مەسئولەکردی ناسیت و وەستەی مەسئولەکی هەردەکردی وەرگرت و چاودی هەرداری وەرگرت و کابرا دیشی فەقیر ببین پیاچی. بەڵێ کاک دڵدار لە بەحەرکێ سوپاس بوو پەیوەندیاتە کاک دڵشاد لە چەمچەماڵەوە ئێوارە باش؟ ئێوارەتان باش و دەستخۆشیان بەرنامەتان لێکەم سوپاس دەکەین کاک دڵشاد بەڕاستی تەوەرێکی زۆر جوانتان دەستنیشان کرد و هەڵتان بژاردووە بۆمان هیواداری هەروە سەرکەوتوو بن زۆر سوپاس بەنسبەت تەوەرەکەتانەوە تەوەرێکی زۆر جوانە ئیستم من خۆم بەڕاستی پارچەیە سەویم وەرگرت بەڵام چۆن وەرگردنیەک 1001 واسە بەڵێ بەڵێ 1001 واستەمبۆی کردووە کە 19 ساڵ و 6 دانەمان چەکدارشم لە ناویانە بەڵێ کاک دڵشاد تۆ کارت چییە و ئەو پارچە عەرزەی وەرگرتووە لەسەر چ ئەساسێک وەرگرت؟ ئەگەر ئەوە بترکێنم ئەتەسم ببێتە خاڵ لەسەرم جۆبیستی دەنگم بن بۆیە حەز ناکەم بەڵێ داوای لێ ناکەم بەڵام من زەرام ئەناسم کە لەگەڵ خۆما بوو لای وەزیر شارەوانی وەستا بوو لە پرسگەکە لەوانەیە لە سنووری چەمچەوە 15 خۆت ئەزەوی هەبێ لێ بەناویشی شکەوە زەوی وەرەگرت ئەمە چینی دەوڵەمەندەکان
ماعدا ئەوەش زەوی هەیە دەوام ئەکات ئیسەش خانوو دراوە کۆمەڵێ مەجموعە خانوو کرایە بۆ فەرمانبەران بەڵام ئەوەی دەسەڵاتدارە خانووەکانیان دابی وەڵای یەک فەرمانبەری قوربەسەر نەچۆتە ئەو خانوو ماعدا ئەوەی کە دەستخۆشت نەبێت بۆیە بەڕاستی عدالت زۆر کەم بووە زۆر شێکی نابەجێیە ناو سیاسەت کەساتەوە تقریبا 5 ساڵ پێش زەوی بۆ ئیفراج کردە هەرگردیانە دەمەوە تا ئێستا نیژێ پێڵەزەویشیان نەدا ئەو فەرمانبەرانە. بەڵێ کاک دڵشاد لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک نەهرۆ لە دەربەندی خان ئێوارە باش. ئێوارە باشم کاتەوە باش بەڕێز. زۆر سپاس. بەڕێزم سەرەتا دەستخۆشی و بەرنامەتان لێ یەکەم. بەڕاستی ئێمە کە تەماشایەکە من ئەوە 12 ساڵە خزمەتم هەیە هەتا ئێستا هیچ شتێک شمولی نەکردوم. وە لە دووە ئەوەش تەماشایەکەی زەوی بۆ کۆمپانیا هەیە بیکا بە شوقە بیکا بە فێلە بە پارەیەکی زۆر. من ئەگەر بتوانم فێلەیە بکڕم یا شوقەیە بکڕم چ مەجبورم بچم لە حکومەت پارڕمە وڵم پارچەیە ئەزم بەرێ. لەگەڵ ئەوەشا من ئێستا کرێچیم. یعنی تۆ تەماشاکە من 12 ساڵ خزمەتم هەیە ڕەفیقەکانم زۆربەی زۆری لە 180 زەویان وەرگتەوە نەتا ئێستا وەرم نەگرتووە. بەڵێ. ئایا ئەمە ئێستا ئەگەڕێتەوە بۆچی کە ئێمە هەتا ئێستا زەویما وەرنەگرتووە ئێوە جەنابەت ناویشت نەگەڕاوەتەوە یاخود هیچ بڕیارێکە کە زەویت پێ بدرێ و نەدرابێت بڕیارێک لەسەر ئەو هینە ئێمە دەرنەچووە کە ئێمە شتێک بکەین بۆ ئەوە کە بتوانین پارچەی عەرز وەربگرین. بەڵێ کاک نەهرۆ لە دەربەندی خان سوپاس دەکەین. بەڵێ بینەران ئێمە دەمانەوێت تەنها باسی ئەو زەویانن نامانەوێت تەنها باسی ئەو زەویانە بکەین کە دابەشەکرێ بەسەر فەرمانبەر ئێمە باسی زەوی کوشت و کاڵیش بکەن لەبەرەوەی زۆر جار بۆ نمونە ئەگەر لە جادەیەکی ئاما بچی لە شارێکەوە بۆ شارۆچکەیەک لە لادەیەک ئەبینی کە ناوچەیەک لە شوێنێکی چۆڵەوانیەوە پەرجان کراوە یاخۆت سیمی تێئاڵێنراوە کەس نازانێ هی کێ و بۆچی ئەو سیمەتیان ڕاوە یاخۆت ئەبینی خانوویەک لەسەر گردێکی بەرز دروست کراوە ئایا وەکو هاوڵاتیان خۆیان شەڵێن زۆر جار لە ڕاپۆرتەکانی هەواڵەکانە هەروەها لەو بەرنامەی مایکی خەڵکا چەندین جار گلەی ئەوەیان کردووە کە ئایا ئەمانە کێن کە پەرجان لە شوێنێکی چۆڵەوانی ئەنێن ئایا ئەمە شەرموڵکی هاوڵاتیانی هەموو هاوڵاتانی هەرێمی کوردستانی ئایا دەشێتن کە کەسێک لە کەسێک زیاتر بۆ نمونە زەوی وەرگرێ یاخۆت شوێنی گەشتیاری داگیر بکە خانوویەکی لەسەر بکا بێ ئەوەی لێپرسینەوە لەگەر بکرێت ئایا خەتانەوە چەندین ساڵە هەندێک خەڵک چاوەڕێەوەن کە زەوی وەرگرن ناویشان گەڕاوەتەوە هەرچەندە حکوومەت هەرێمی کوردستان بڕیاری ئەوەی داوە کەوانی ناویان گەڕاوەتەوە زەویەکانیان پێ بدرێ بەڵام ئێمە دەمانەوێت بپرسین ئایا کێن ئەوانەی بۆ نمونە پێشمەرگەیەک چەند ڕۆژێک پێش ئێستا وتی چەندین ساڵە 20 ساڵ زیاترە من پێشمەرگاتیم ئەەکەم تا ئێستا هیچ زەویەکیم وەرنەگرتووە فەرمانبەری شەیە کە 2 ڕۆژە دامەزراوە ئەڵێ زەویەکی پێدراوە هەرچەندە لایەنێکیش کە نامەوێت لێرە باس بکەم لە وتی کە کەناڵەکان ڕاگەاندن یاخود کارمەندانی ئەوانەی ڕاگەاندکارن لە کەناڵەکانی سەر بە لانە سیاسیەکان بڕیاریان دراوە کە زەوی پێ بدرێت ئایا کێ مستەحقترن کە پارچە زەوی وەربگرن کاک عوسمان لە بازیان لە گەڵمانە کاک عوسمان ئەم کاتەوە باش پەیوەندی کاک عوسمان پشڕاوە کاک هێرش لە سلێمانی ئێوارە باش ئێوارە باش زۆر سپاس کاک هێرش فەرموو لەم کاتەوە باش هەموو کاتێک باش دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دیارە تەوەرێکی باشتان و ڕژاندووە بەڵێ ئێمە بەڕاستی من وەکو خۆم دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەڵێ کە توانیوێتی بەڕاستی کاری باش بکات بەڵام لێرە بە سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بۆ ئەوەی ئێمە گوێبیستی دەنگت بین وەکو بنەماڵەی شەهیدان بەڕاستی ئێمە لە ماوەی 3 ساڵ 4 ساڵی ڕابردوو لە ماوەی 3 کە حەز ناکەم تۆ خۆت گوێ لە سەوتت بی ئەمانەوەی ئێمە گوێمان لە دەنگی تۆ بێ ئەمری ئەنجومەنی وەزیرانمان هەیە بۆ دابەشکردنی زەوی بنەماڵەی شەهیدان بە تایبەتی بنەماڵەی شەهیدانی پارتی لە سلێمانی بڵێ تا ئێستا ئەمرەکە لەکوێیە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیار دەرچووە بۆ سەرجەم بنەماڵەی شەهیدان کە لە سەرتاسەری کوردستان زەویان پێ بدرێت لە سلێمانیە تا ئێستا ئەتوانم بڵێم یەک بنەماڵەی شەهیدی پارتی لە شۆڕشی ئەیلول و گوڵان و ڕاپەڕین و هەتا دوایی مستەفید نەبوو بە پارچەیەک زەوی لە هەمان کاتە 3 ساڵ 4 ساڵ لەمەوە پێش ئێمە ئەمرمان هەبووە ئێستا ئەو معلوماتی کە ئێمە وەرمان گرتووە لە شارەوانی سلێمانیەوە تەنها لە کۆی زیاتر لە 1900 شەهید
لە سنووری لقی 4 و لە سنووری لقی 21 و لەقەکانی تر بێژگە لە لەقەکانی تر تەنها 212 پارچە ئەرزیان بۆ ئێمە دیاری کردووە. بەڵێ هیوادارین لانی بەرپرسیار بەو دۆسیەی ئێوە گوێبیستی دەنگت بێ بۆ ئەوەی بەدواداچوون بۆ کێشەکەی جەنابتان بکرێتن کاکێرش. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سوبحی لە ئاکرێ ئەف دەمێتە باش کاک سوبحی. کاک سوبحی بەڵێ کاک محەممەد لە کەلارەوە ئێوارە باش کاکە ئێوارەتان باش. بەڵێ کاک محەممەد فەرموو. کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. من بەڕاستی زۆر دەمێکە چاوەڕێی ئەم بەرنامە ئەەکەم کەوا لەسەر کێشەی زەویزار ئێمەش لە خزمەت داین فەرموو باز بکرێ. بەڕاستی لە شاری سلێمانی لە ژێر دەسڵاتی پارێزگاری سلێمانیدا کێشەیەکی زۆر هەیە لەسەر زەویزاری زراعی. ئێمە وەکو عشرەتی بابانەکان لە سلێمانی بەڵام لە کەلار نیشتەجێین ئێمە عەرزەمان هەیە لەوانە لەوانە بەڵام عەرزەکانمان داگیر کراوە تاپۆشی هەیە بەلایەن کێوە داگیر کراوە لەلایەن خەڵکی سلێمانیەوە داگیر کراوە. یانی چه خەڵکی سلێمانی ئەمانە کێنکە لەوانە هەیە سەیتەرە کۆنەکەی سلێمانی هەیە کەەوە ئەشی بۆتان زەڕۆ لەوانە ڕقم عەرزەکانی 24 ئەمە ڕقمی عەرزەکانیانە ئێمە خصومانەتە قانونەوە بەڕاستی لە ڕێگەی تاپۆی ئێوە ئی کام سەردەمە ینی چ ساڵێکە؟ ئیسا سوورەتقەیەکی 2012مان هەیە ناوەکەی ئێمە مەوجودەتایە حەسەمان هەیە لەناو ئەو مەسەرەن تاپۆمان هەیە 30 دۆنما 4 دۆنمی ئێمەی تایە تاپۆمان هەیە 138 دۆنما 9 دۆنمی حەسەی ئێمەی تایەوە بەڵام سامەکانی ئێمە نەماوە هەمووی داگیر کراوە عەرزەکان. ئێوە داواتان کردووە کە بۆتان نەگەڕابێتەوە؟ بەڵێ داوامان ئیسا خصومانەتە قانونەوە لە کێ داواتان کردووە لە دادگایان لە شارەوانی؟ بەڵێ لە شارەوانی من شخصی خۆم چوومە بۆ شارەوانی هیچ وەڵامێکیان نەداوەتەوە چوومە بۆ زراعە هیچ وەڵامێکی نەداوەتەوە چوومە بۆ تاپۆ ئەڵێن نازانین یعنی مەخول نیە من سوورەتقەی 2012 هەیە بە پێی قانون یاسا من حەسەم هەیە لەوێنە سەهمم هەیە بەڵام سەهمەکانی ئێمە دیار نییە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەتی ئێوە داوا ئەکەم ئەو عەرزانەی ئێمە ڕقم عەرزەکانی 27/4 لای هەر کەسێ بێ لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە ئەتوانێت پەیوەندیم پێ بکە من لەوانەیە لە قەرەبۆکەی خۆشم بەمەرجێ عەرزەکەم بۆ بگەڕێنێتەوە ئەگەر لە ڕێی دادگاوە وەری گرمەوە لی خۆش نابم تا ڕۆژەی بمرم. بەڵێ کاک محەممەد لە کەلار هیوادارم لانی پەیوەندیدار و ئەو هەوڵاتیانەی کە جەنابەت ئاماژە پێ دەکەی کە دەستیان بەسەر زەویەکان تا گرتووە هیوادارین گوێبیستی دەنگت بن و داواکاریەکەت بەجێبێنن. سپاس بۆ پەیوەندیکەت کاک محەممەد. کاک محسن لە هەولێرەوە ئێوارە باش. ئێوارە باش ئەو کاتتان باش. زۆر سپاس کاک محسن فەرموو. کاکە بەنسبەت ئەو تەوەرە بەڕاستی تەوەرێکی زۆر گرینگە. بەڵێ حەز دەکەین باسی هێندە کێشەی زەوزار بکەین. حەزەکەم جارێ بزانم جەنابەت چ کارەیت؟ لەبەر زۆربەی کاک محسن کاک محسن حەزەکەم بزانم جەنابەت چ کار دەکەی؟ وەڵڵاهی بەنسبەتم پیسۆ مامۆستایە بن. بەڵێ پیسۆ مامۆستایە بەڵام لەبەر کێشەی ئەو کێشانەی کە دەکەی لەسەر مینی مارکێتەکان و سوپەرمارکێتەکان و یان بینە زەخمەکان لە هەولێر هیچ بەبەر هیچ کەسێکی ناکەی تاکەشە کۆمەلگا یان لەبەر پرۆژەکان دەبینە ئەو پرۆژانێک کە دەکرێت لە دەوروبەری هەولێر کابرا بە 18 دەفتەر دەکرێت فقط 18 دەفتەر لەسەر بوو بەڕاستی معناگەرات 18 دەفتەرمان هەبی ئەمە ئەوەی داوای حکومەت دەکرێت زەویزار نابێت هیوادار حکومەت ئەو شتانە چارەسەر بکات کە داچوونێت کە لەسەر ئەو کێشانە. بەڵێ کاک محسن لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک دیار لە چەمچەماڵەوە ئێوارە باش. کاکەم کاتە باش براکەم. زۆر سپاس فەرموو. بەڕێزی کاکە وەڵی هەر لە ئەنجومەنی وەزیرانە کۆبوونا کرێ وەڵێ زەوی دابەشەکرێەوە ئەوەی فەرمانی 2005 زەویانە دێنێ و بەڵام تا ئێساش نەدرا و ناشکریە نازانم ئەمرەکەیتر خۆیان ڕایەگرن تەنیا یعنی وەکو ئیدارەی چەمچەماڵ ڕایەگرێ نایکە نازانم یعنی چۆنایی ئەمە. جەنابەت چ کارێت لەکوێوە ئەمرت بۆ کراوە کە زەویت پێ بدرێ؟ لە ئەنجومەنی وەزیرانەوە حەزەکەی ژمارەی عینەکەشتە دەمێ ژمارەی کتابەکەشتە دەمێ 41 لە 21 یانزەی 2005ەوە هەر میسال لە 2011 تازەمان کردوێتەوە
يعني لا بارسي بينزي 2011 تا ما كنت يعني هل لايدن يعني كاك ديار چکارەی تو ئێستا ئەمرەکەت لەکوێیە؟ فەرمان بەرم کاکە لە شارەوانی چەمچەماڵ ئەمرەکەشم. بەڵێ هیوادارین ئەم کێشەیە کە جەنابەت باست کرد بە دوواداچوونی بۆ بکرێتن بزانام لە شارەوانی لەبەرەوەی جەنابەت یەکەم کەس نیە هەزاران کەسی تریش کە ئەمری زەوی پێدانیان هاتووە و تا ئێستا وەری نەگرتەوە بۆیەش ئێمە ئەو تەوەرەمان خسووتە بەردەستی ئێوە کە خۆتان بە ئازادانە ئەتوانن سەرنجی خۆتان تێبینیەکانتان ڕەخنە و پێشنیارتان بۆ ئەم کێشانەی کە زەویزار هەیە نەک تەنها ئەو زەویانەی کە بە فەرمان بەرئەدرێ بەڵکو بگرە زەوی مساتحە و هەروەها زەوی کشت و کاڵی و ئەو زەویانەی کە لە شۆڵەوانیدا پەرژێن کراون هەروەها زۆر کەس هەیە بە ناوی پرۆژەوە زەویەکی وەرگرتووە بە مساتحە بەڵام فرشتووەتی دەستا و دەستی پێکردەوە تا ئێستا ئەوە چەندین ساڵە پێی دراوە ماوەکەشی بەسەر چووە ئاوەدانی نەکردوێتەوە یاخۆت پرۆژەکەی لەسەر بەجێ نەکردووە ئێمە لەگەڵتان بەردەوامە بین دوای ناوبڕێک لەگەڵمان بن. دووبارە سڵاو بینەڕەن خۆشەویست لەگەڵتان بەردەوامێم بۆ ئەوەی تەوەری ئەمڕۆمان کە لەسەر کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەتە ئایا حکوومەت چ پلانێکی هەیە بۆ لێسەندنەوەی ئەو فەرمانبەرانە یاخود ئەو کەسانەی کە 2 تا 3 تا 4 پارچە زەوی وەرگرتووە بە پێی ئەو پەیوەندە تەلەفۆنان کە بۆمان هاتووە ئاماژەیان بەوە کرد کە چەندین کەسن لە 2 تا 3 زیاتریش پارچە زەویان وەرگرتووە بە ناوی فەرمانبەری و چەندین جۆری ترەوە هەروەها بە دوواداچوون بۆ ئەو زەویە مساتحانەی کە بۆ پرۆژەیەک بە خەڵک دراوە و تا ئێستا پرۆژای لەسەر دروست نەکراوە هەروە ئەو ئەمرانەی کە هاتووە بۆ پێدانی زەوی بە هەندێک کەس و وەریان نەگرتووە ئەمە لەسەر تۆڕی جوواکی تۆڕی کۆمەڵاتی فێسبوک چەندین کۆمنتمان بۆ هاتووە دەربارەی ئەم بابەتە کاڵێ ڕۆن شەفیق ئەڵێ بەڕای من حکوومەت پلانێکی وای نەبووە تا ئێستا ببێتە هۆی چارەسەری کێشەی زەویزار و هەر شوقە دروست ئەکا کە نرخەکەی زۆر گرانە تەنها دەوڵەمەند ئەتوانێت بیکڕێ و خەڵک هەیە چەند جارێک سۆدمەند بووە بە نایاسایی. کاکیوە قادر ئەڵێ من پێم وایە تەنها خەڵکی فەقیر کێشەی زەویزاری هەیە دەسەڵاتی ئێمڕۆی کوردستان لەگەڵ دەوڵەمەندە ئاسو هەروابەتی پێ لاتین نووسێتی سڵاو لە هەموو ئێوە کاکڕەوەند مەدریدی ئەڵێ ئەحمەد ئەو بەڕای من حکوومەت نە کێشەکانی چارەسەر نەکردووە بەڵکو حکوومەت بۆتە هۆی نانەوەی کێشەی زەوی چووکە هەندێک کەس کە مافی وەرگرتنی زەوی هەیە پێی نادرێت و هیواش هەیە هیچ مافێکی نییە کەچی بە چەندین جار وەرگرتووە چا حوسێن ئەڵێ لەگەڵ لە مانگی یەکەوە زەویەکمان فرۆشتووە ئەوە مانگی دەیە هێشتا تاپۆ نەکراوە بە ناوی ئەو کەسەی پێمان فرۆشتووە هیچ کێشەیەکیشی نییە ئەنرێت بۆ هەولێر 2 مانگی پێدەچێت نەزراوە بۆ سلێمانی 2 مانگی پێچێت هاوکار ڕەوف ئەڵێ بەڕای من حکوومەت بەرپرسیارانە مامەڵەی بە زەوی ئەم وڵاتەوە نەکردووە بە کەیفی خۆی نەخشان و پەخشانی ئەکاتکە لە کاتێکدا زەوی نەک مڵکی حکوومەت نییە بەڵکو مڵکی ئەم نەوەیەش نییە بەڵکو مڵکی نەوەکانی دواترن بۆیە بەڕای من پێویستە حکوومەت بە شێوەیەکی زانسیانە مامەڵا بە زەوی ئەم وڵاتەوە بکات و چەندین کۆمنتی تر هاتووە خۆشەویستان وەکوتمان کە تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایکی خەڵک لەسەر کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەتە هیوادارین ئەم برادرانەی کە پەیوەندی ئەەکەن بە شێوەیەکی منتیقیانە ئاماژە بەو بڕیارانەی حکوومەت یاریمی کوردستان بدەن کە چەندین جار کۆبوونەوە کراوە پلاندا ڕێژراوە و بڕیار درراوە لەسەر چارەسەرکردنی کێشەی زەویزار وەکو لە سەرەتاوە ئیشارەتمان پێکرد کێشەی زەویزار کێشەی تری کۆمەڵاتیشی بەدوایە بووە لە ناوچە جیهانجیەکانی کوردستان چەندین جار کێشەی زەوی بۆتە هۆی گیان لە دەستدانی خەڵک و شەڕ و پێکدادان دروست بووە لە نێوان چەندی عەشیرەت و بنەماڵەکانەوە. پەیوەندێکی تر وەرەگرین کاک ڕزگار لە سلێمانیە وارە باش. بەڵێ ئێوارە باشتە چۆنی؟ زۆر سپاس کاک ڕزگار فەرموو. سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم ڕاستی لە جێخۆیایەتی و ئێمەش هەر وەکو ئەو هاوڕێیانی تر کە لەسەر شاشەکەتان دیارە هەر کێشەی زەویزارمان هەیە خۆشم و خێزانیشم خۆم 20 ساڵە لەوەتی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە خزمەتم هەیە و پێشتریش لە لێرەوەم پێشمەرگە بووم هەموو شتێکم هەیە هەتا ئێستا نەک پارچە عەرزەیە تەنها مەتر عەرزێکیشم و ئێستا تا ئێستا لە خانی کرێیان و خێزانەکەشم 30 ساڵە مامۆستایەوە 30 ساڵە خزمەتی هەیە هەتا ئێستا مەتری عەرز چیە بەناوی هیچ کامێکمانەوە نییە ئیواش هەیە بە تەنیا تەماشاکەی 4 عەرزەی وەرگرتووە 3 عەرزەی وەرگرتووە من ناڵم قەی ناکە خەڵکیش وەکو من حەقی خۆیەتی مستحەقە
بەڵام ئێوە بیخەنە باری حەقیانەتەوە ئەو سیانی وەرگرتووە با منێکێک وەرم قەی ناکە من سیانم نایە من تەنها پاسەی عەرزمەیە جەنابی کاک عیماد ئەحمەد لە کابینەکەی پێشووتریە ئەمرێکی دەرکرد بۆ وەزارەتی گشتەکان کە زەوی تەرخانکەن بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆ لە هەر شوێنێکەیە زەویان بۆ پەیداکەن هەتا ئێستا ئەوە من ئێستا بڕیارەکەشم لەبەردەست و هەر کاتێکیش ئەمرتان کرد من بڕیارەکەتان بۆیێنم بە ژمارەی کتابی وەزارەتی ناوخۆ بە ژمارەی خۆی لە ئەنجومەنی وەزیران دەرچووە ئەچیتە هەر شوێنێک پرسیاری ئەوواکە ئەڵێ با بە عەرزیتی ئەمە چییە ئەمە بۆ کوێ هێناوە ئەمە چێ کردوێتی ئەی باشە ئەی بچینە لای چییە جێگر دەسەڵاتی نەبی و سەرۆک دەسەڵاتی نەبی و خۆمان دەسەڵاتمان نەبی ئەی باشە ئێمە بچینە لای چییە هیوادارم ئەم جارش هیوادارم لەڕێ ئەو بەرنامەی ئێوانێ بەرپرسانی حکوومەت سایە بخشێنەوە بە کارمەندەکانی خۆیان ئەوانی خزمەتیان کردو ئەوانی لە خزمەتان نەک ئەوانە هیوا هەیە 2 ساڵە خزمەتی هەیە 2 ساڵ پارچەی عەرزی وەرگتووە ئەی باشە ئەوە چۆن وەری ئەی بۆ من وەری ناگرم 2 جاریش ناوم دەرچووە لە 2005 و 2006 ناویشم لە کۆمپیوتەرا هەیە ئەی بۆچی نامانەنی یعنی چی ئەمە هەر دەسی ئەمڕۆ ناسبێنێ وەڵا فڵان کەس دەپێشەوەی وەڵا فلان کەس دەپێشەوە وەڵا ئەمە وایە وەڵا ئەوە وایە قەی ناکە من هیچ شتێکم ناوێت بەڵێ کاک ڕزگار لە سلێمانی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک سۆران لە سلێمانی ئێوەرە باش هەموو کاتێکە باشی برام زۆر سپاس فەرموو ڕێز و خۆشەویستی بێ بۆ بەڕێزەی پەیوەندەکەی بۆ وەرگرتم وەڵی من ئەوانە ئەوە گلیان بێ ئەبێ کرێکاری هوو من بڵێکی هەتا تەمەنم سەرە نێمەوە باوەڕم پێ بکە کەسابەت بکەم دەمەتە عەرزە ناکەم بە تەمای حکوومەتیش نەبم هەر بەناو کورد بم و خەڵکیم هەرێمە بم و من هەموو قەیرانەکانە جەرمەوە بۆ حیزب دڵنیا دەکەمەی جەرمەوە بۆ حیزب من جۆم لە بەڕێز یەوتی ئەمە نازانم لەسەر هنی پارتی و ئەیلول و باسی کۆمەڵ شتی کرد من حەز ناکەم یعنی ئەو کۆمەڵێکەس غەڵەت لە من تێبگا خاڵە خەمە سەر ئەوە ئەبێ بڵێن ئەو حیزبەی کاتەوە بۆ سلێمانی ئەو حیزبەی کە چووە بۆ هەولێر باشە لێرە تۆ بچۆ بۆ تاسووجە بەڕێزم تۆ مقڕێکی حیزبیت کردوتەوە 10,000 دۆنمت زەوی داگیر کردووە تۆ حیزبیت تۆ بۆ تۆ ئەبێ ببەخشیت نابێ میلەت تۆ نابێ میلەت بداتێ ئەی نابێت لێ پرسینەوە لەمە بکرێ بەڕێزم تۆ بڕۆ بۆ مەسیفی دوکان تۆ بچۆ بۆ قەڵاچوانان ئەم حیزبانە هەر یەکە و بارەگایەکیان خۆت کردوتەوە بینایەکی بۆ نمونە 300 مەتری 500 مەتریە تەلبەنی هەزارها دۆنمیان کردووە ئەما بێ لێ پرسینەوە لە شێ بکرێ من ئەم پرسیارە ڕوبەڕوو بۆ وەزیری شارەوانیەکەمەوە تو ئەو خوایە وەزیری شارەوانی بێ لە هەولێرەوەیە بۆ سلێمانی ئەم هەموو تەلبین و ئەم هەموو داگیرکاری و ئەم هەموو ناحەقی و ئەم هەموو نەعەدالەتی ئەکرێ ئەبێ لە خۆی نەپرسێت بڵێ ئایا من چ وەزیرێکم توانای ئەوم نەبێت لە مدیر ناحەیەک کۆمەوە بڵێم ئەم تەلبەنە هیچیەیە بزانە ئەو بەڕێزە لە هەولێرەوەی بۆ سلێمانی بزانم چەندە دۆنم ماوە ئێمە بیکەین بە زەراعەت ئێمە بەروبوومان هەبێ باشە ئەمە تاکەی ئەم نەحەقیە تاکەی دڵنیا دەکەم بەڕێزم هاوڵاتی هیچ تاوانێکی نییە ئەوەی حیزب قەیران دروستەکە لە پێناوی مانەوەی خۆی و لە پێناوی شاردنەوەی گەندەڵەکانی خۆی باوەڕم پێ بکە تاوانی هیچ کەسێکی نییە یەک حەزەکەم یەک شتی تری خەمە ڕوو ئەو کەسانە کە پەیوەندەکان هیچ کەسی باسی لەو تەوزیعکردنی عەرزی پیشەسازی نەکرد من چەندەها برادری خۆمەیە دوکانەکەی کردو بە 3 دوکان تێگەی بەڕێزم باوەڕم پێ بکە 3 پارچە قەت عەرزی وەرگرتو 200 مەتری ئایا ئەم کلیژنەی کە ئەگەڕێ نابێت لێ پرسی بەڕێزم حەزەکەم بوارم بەی قسە لەسەرەوە بکەم ئایا نابێت لیژنەیەک هەبێ ڕقابەیەک هەبێ بەسەر ئەم لیژنەوە گەڕێت ئەڵێ ئەم دوکانت بەڵێ دەنگت بڕا کاک سۆران لە سلێمانی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک سوبحی لە کرێف دەمێتە باش دڵدۆر دەم باش سەرچاوە چوانی باشی دڵدۆر سپاس دڵدۆر وەک پێشمەرگێک پارتی دموکراتی کوردستان ئەوە 19 ساڵ ئەس پێشمەرگەمە سەر کێڤای کاکی سوبحی ینی سەر پازارە تا پێشمەرگەڤە یانجی از ریگوی سر جيش عراق العملي وهاش لفوق الرجال التلفزيون وتتا بحث كرن الحبانية بس هس وقت حزب باسبورتينا هس بيشمرقي بورتي اسمورتينا خوري از ریگوی افسر مخوري بله هاولد من صالون وطنه ام زويتي عرضوا قلتنا حطوا ریگوی نوبل بلدی اوکری ابو پیزانی تو و از چند جور چمنقای مقامات چمنک مدیر بلدی چمنک مسئول لفظ هر یک متنی تنگی که مدیر بلدی این بیشتر منیشت وقتی تناوتی والله بلد بیرم تتهندک وقتیش تو کدوی که تو شینه کروی گوه قطع وگنه چنگی چل توب خانه نامزال سیری نفسرنده جد تاویدی و نشم هر شتاکی بجم گوه قطعیت وارگرتی
الهاوليري والدهوكي هرجاكي ما جا بس صلام پێشمەرگە زەحمەت وەردی حەڵتۆی گۆێ هیچ شتێکێک بوو مەناوتێکردن بوو. بەڵێ کاک سوبحەیە ئەف ئاریشە چونکو ژبەر و گوربەیەکی کو مرۆڤژی لە بەهدینان ژیایە و سادەن gelek مشکلێت و ساهەنە ڕاستی لە ئاکرێ لە ئامێدیە لە زاخ و سێمێ لێ دهۆکێ لە هەر دەڤەرەکە دین ئەما هیویدارم لاانێ بەرپرسیارش دەنگێتە گۆدار کرد بیت کاک سوبحی لە ئاکرێ سپاس بۆ پەیوەندی بەڵێ بس شر منطقك وقت منطقة أوكرانية نقطة كودي صار مسألة عقارية ويجي مسألة كوتشينية مسألة سيسنويا أولي حطوا جوه جالك كسر قطعة عرضها أنا جالك كسر فيتنكم بخوضه كان ونشن هو كان حطوا جوه حكومة بوش أو بوش حكم المشكلة وحلنا كفن شو مشكلة هنا؟ حطوا جوه نشن كو جي شيك خانة عرض شيك كان بخو عقاري عرض مثلا مثال جالك جميرة تتحسن قطعة عرض مثلا كوتشينية هاي السيسنويت هاي الأوليت هاي حطوا في نشن عرض قوة وكان بس بر مسألة عقارية. بله رازبیجی او آرشا عقاریه جی آرشا کدیه سپاس بوده بگومان کاک صبحی او جینا بیرامکو بریارک ده حکومت ما کردستانی انکو شارداری انکو او ناحیه و گوند جی عقاریه ور بگرن جبه هندک کسین کو خانیت خوب بری چندین سال ناوا کریو حتی نو که جی تاپونی نسر ناویوان هندک او تاپوین هاتی خود او بریاره دانا عقاریه هندک آفت گرید هندک آفت نگرید بر هندک پارچین زویا به امر شارداری ورگرتینا نها شارداریت بشتی از عقاری ندامتا چکو تو تجاوز تا چکریه انکو بزیده گاوی باوکی درود لسلیمانی اواره باش الو بله کاکه واردن باش همو کاتێکت باش باوکی درۆت فەرموو بەرنامە جوانەشان لێکم باوانم زۆر سپاس برا بەڕێزەکەم من سەبارەت بەو ئارزانەی تاقوجە قسە لەگەڵەکەم هەتاکو ئێستا تقریبەنەوە ساڵێ بۆ ساڵ نیوەک ئەچێ من هاتوچۆی شارەوانی تاقوجە ئاکەم بەڵێ هەتاکو ئێستا ئەڵێ نەخشەدانان خەریکە و نەخشەدانان دەست پێکە واکە واک ئێمە هەتاکو ئێستا بە نزیکی 200 ماڵین بەبێ هیچ شتێک ماینەتەوە لەوێ ئەو ئەرزانە هیچی نییە نە ئەوەیە بێم بەلامانەوە بڵێ کاکەجان بیان بەلامانەوەڵە دروستی مەکەن ئایا خەڵک ئەگە فەقیر و هەژار نەبێ هەسان بخۆم کرێچیم بە پارەی کرێکاری مانگی 150,000 کرێکار مەسا سەحە ماڵەکە ئیزنیا و دوو سێ چوار ڕۆژە لەسەر یەکە چوم بەلای مدیری شارەوانی زافلوجا یعنی شتێکە عبایەتی بۆ ناکەم ئاڵم کاکەجان بەس ڕێگەمان بە دوو هۆدە حیوانی دیاکەم من ژۆکو ئەو خەڵکە یایەتی لە چواردەوری خۆمان لێیەتی دووقاتی بردۆ بە ئاسمانە سێشوات ئەرزەی هەیە بە چواردەوری خۆیان مشکلەی نییە ئەگە شارەوانیش ڕێگەی پێنەیە لە ساڵێک دیشە دروستیکان مشکلەی نییە بەس ئایا شارەوانی زافلوجا قسە بوو ئەم فەقیر و فەقەراتە ئەکا یان جەنابی عیماد ئەحمەد خۆی فەرموویەتی ئەڵێ من سەردانی وەزعینەکانەکەم شوێنە حکومیەکانەکەم ئایا بۆ هەتاکو ئێستا ئاوڕێکی لە شارەوانی تاقوجە نەیاوەتەوە بۆ هەتاکو ئێستا حسابێکی بۆ ئەم فەقیرەن نەکردووە بە حسابی خۆیان ئەڵێ کاک ئێمە یارمەتی کرێچی یارمەتی فەقیر ئەین هیچ حسابی بۆ فەقیر ناکەن بۆ نایە بێ بەلای شارەوانی تاقوجەوە کە خۆی ئەڵێ من هەفتانە ئەگەڕم بە شوێن دام و دەستگا حکومیەکانە هیچ حسابی بۆ منتیقەی ئێرە ناکرێت ئاچم بۆ ئەوێکە کە پیا چاگم بابیگەمەوە دوو هۆدەی دیاکەمەوانەیە ئەڵێ وەڵام من نایڵم بیکەیتەوانێ ئەڵم ئاخکاگە مە خێمەی تێ هەڵەیە مە خێمەتی ئەڵێم چکۆن ناچارم کابرا ئیزنیاوم بەڵێ باوکی درود لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم قسەکانت گەیشت بێ و سەرنجەکانیشت بە هەند وەربگیرێ لای لانی پەیوەنددار کاک زێدان لە کەلەکچی ئەفدەمێتە باش دەمێتە باسی سەیە چه حالە باشم سپاس کاک زێدان دەنگی تەلەڤیزیۆنا خوگەیم کە دام گوهداری دەنگتان باشە زانی زەندێک مامۆستای لای مە بەڵێ مامۆستای لای مە تاعین ماعەدی خۆی کامل کردو و کولیشی کامل کردیە ناوی ناتیە ئەجاریشەکەمان خۆ ئەگەر
بەژی لە ڕێگای کەنالی تۆ ئێمە وتمان تەوەری ئەم ڕۆمان لەسەر کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەتە هیوادارم ئەوەی دامەزرانکۆن یاخود دەرچووی زانکۆ و پەیمانگاوانەی کە ناویان نەگەڕاتەوە بتوانن سبەی ڕۆژی هەینی ئینشاءڵڵا لە تەوەرێکی کراوەدا هەموو کەس دەتوانێت بە ئازادانە سبەی لە بەرنامەی مایکی خەڵکە ڕای خۆ دەرببڕێ یاخود هەر کێشێکی هەبێت باس بکە. سپاس بۆ پەیوەندەکەت کاک زێدان. کاک کەریم لە ئاکرێ ئێوار باش. باش باشی برا. زۆر سپاس کەرەم کە. برای بەڕێزکاک دڵدار. بەڵێ کەرەم. ئەمە 2010 یانەوەی من بەراجی ئاکرێ شارەوانی ئاکرێ. بەڵێ. هەر دەبێژن ئەڤڕۆ نەفتەبە هەر دەبێژن ئەڤڕۆ نەفتەبە نزادێوان تو چ شولکای ناوێتە بوو چ کاک کەریم تو چ شولکایک و ناوێتە بوو دانەزەویات؟ ئەس پێشمەرگەمان سوپایەکە شارمەندە دەهوت. بەڵێ. بەڕێ سندە دەچینە بەلادیە هەندی لێ پرسین کەنگی لێ بوومەزە ما ئەگەر ئەمری بوو چاو زاویە ئەگەر مەژی نەبیمە زاویەک وارگر بوو چیە برای بەڕێز چەندین کەس مەدیترێ من پێشمەرگە بنە ئێڕابی ممکن پەلەدارن و ئەفتەرن و میزانکێکی لەسەر بوو چی و قەتعەژی وارگەری لەبەریمە. بەڵێ کاک کەریم لە ئاکرێ سپاس بۆ پەیوەندیاتە. کاک حەمید لە هەولێرەوە ئێوارە باش. ئێوارەتان باش لە هەولێری پایتەختەوە. سەرچاو کاک حەمیدیان فەرموو. دەگرێ بەڕاستی چاکردنی پلانی دەیە بەڕاستی ئێمە لە پلاندا زۆر یعنی لە دوان کەم تەرخەمێ بۆن منە کۆتین دەڵێ ئێمە ئەمسا لە بەرنامەی کاریدا دەبێت 125 میلیۆن تەن دانەوێڵە بەرهەم بێنین. ئەوە لە خۆڕ ئەو قسەی ناکە ئەو پلانی بۆ هەیە بجێ تایبەتی بۆسادنێ کەرەستەی چێمان کەرەستەی درێنە بەراوکردنی شوێنە پشتاوەکان دواتر ناکرێت ڕاستی ئەمانەبێ من نامەوێت کێشەکان شخصی باس بکەم یعنی دەوێت بجێ تایبەتی بۆ دابیر کرێ پسپۆڕی شارەزا دوایە ئەو کەرەستانەی کە بەرهەم دێنن وەکو چێڵان وەکو درێنەکردن وەکو فیسقی ئاو وەکو ڕەشاشی ئاو دواتر حەلکردنی کێشەکانی کە بەهۆی شەڕی ناوخۆوە یعنی ئەو خەڵکە بۆ بەتەرەف خەڵکێکی زۆر نەدڕاوەتەوە سەر زەوی کە ئازادی خۆی کە ئەتۆ چاکسازی نەکەی لەباری سیاسیەوە چ دەتوانی چاکسازی ئابووری بکەیت ئەوە زۆر زەرورە بۆ حکوومەتی کوردستان لیژنەیەکی پسپۆر بەسنی بەتەواوی بۆ بکە و هەردوو حزبە گەورەکە لەگەڵ هەمی ئۆپۆزیسیۆن کە بە هاوکاری چارەسەری کێشەی زەویزار بکەن وەکو ناسانی زەوی کشتتوکاڵی چێ بەکەڵکی کوردستان بۆ لای شوێنانی بەراون نەکرێ بە شوقا بە خانوبەرا دوایە خولی ڕایەنان بۆ زووتیارەکە و شاع بکرێتەوە. بەڵێ کاک حەمید وا دیارە دەنگێ بە باشی ناگا بە ئێمە. سپاس بۆ پەیوەندیەکەت و کاک حەمید دوا پەیوەندی بۆ ئێمە ئەو کۆمانتانەی کە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆمان نووسراوە کاک ڕەوا مەلیکەڵێ حکوومەت کوا بوون هێوا لە خەڵک شێت بووە بەدەست هەندێ لانی سیاسی وەکو خۆی ئاماژەی پێکرد. کاک ساسان ڕزگار ئەڵێ سڵاو ماندوونە بن کارمەندانی هێنارتی من یەکێکم لەو فەرمانبەرانەی کە لە ساڵی 2006 بە پێی سیستەمی خاڵبەندی ناومان دەرچووە کە پارچەی زەویمان پێ بدرێت سەرباریەوە چەند جارێک تا ئێستا قسەیە و هیچی تر من نازان بۆچی و فەرمانبەران کە زیاتر لە 11,000 فەرمانبەر بێدەنگن و هیچ قسەیەک ناکەن ئەبێ ئێمە تاکەی چاوەڕوان بین. بینەرانی خۆشەویست ئەم ڕۆژگەیشتە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی مایکی خەڵک کە تایبەت بوو بە کێشەی زەویزار و پلانەکانی حکوومەت هیوادارن سەرنج و تێبینیەکان و ئەو پەیوەندیانە ئێوە بە ئێمەتان کردووە دەستخۆشتان لێەکەن هیوادارن بگاتە لای پەیوەنددار و تا سوبای لە تەوەرێکی کراوەی مایکی خەڵکا بە یەکتر شاد دەبینەوە بەخواتان نەسپێرم ئەوارێکی شاد.